خۆشەویستان جارێککە سڵاو لە ئەوەی خۆشەویست نوکڵی ناکرێت کە لە ئێستا دۆخێک کاکەتۆتە پێشەوە یا ئەم کۆمەلگایە ئەمە بە دۆخێک کاتێ پەڕێ پێگوترێت دۆخی ناومێدی. ئەم ناومێدیە ئەگەر چی بە جۆرێک لە جۆرەکان سیاست دروستی کردەوە بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بێتەوە بە پرۆسەی هەڵبژاردنەوە. ئێوە زانن کە لە ڕابردووە هەڵبژاردنێک کرا بۆ پەرلەمانی عێراق. ئەم هەڵبژاردنە بە جۆرە لە جۆرەکان ئەوە دەرکەوت کە پرۆسەیەکی ناڕاست بوو. ئەم پرۆسەیە تایە هەڵبژاردن ناشرین کرا. قسەکە لەسەرەوەیە ئەم ناومێدیە بەرەنجامە، واتە هەر لە خۆیان دروست نەبووە و بکەری سەرەکی دەگوترێ سیاست لێ بەرپرسیارە، بەڵام سیاست بە تەنها ئەمەی پێ ناکرێت، بە تەنها باڵ ئەمەی بۆ ناکرێت. ڕەنگە بەشێکی تر هەیە کە پێگوتێ بەشی ئەوەی پێگوترێن میدیا، کە ئێمە ئێستا قسەمان لەسەر ئەوەیە کە میدیاش دەستی هەیە لەم ناومێدکردنەوە لە پیشاندانەوەی جارێککە و گەورەکردن و هەتا جاری وا هەیە دروستکردنی فۆبیایەک، مەترسێکی گەورە لەوەی کە ئەم پرۆسەیە چۆن تێپەڕیوە، بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە گزیکردنەوە هەیە. ئێوە خۆتان نەزانن کە میدیا بەردەوام وەکو خەڕک ئەمەی لێداوەتەوە کە گزی کراوە و ئەم پرۆسەیە بە پرۆسەیەکی ناڕاست وەسفەکە، واروەها گزیکردنی بە شێوەیە گەورە کردووە لە ئاستی ئەم کۆمەلگایە کە ئێستا خەڵک زۆر ناومێدە. خۆت با بڵێن بە جۆرە لە جۆرەکان گومانی خسۆتە زۆر پنتی سیاسی، یاخۆت با بڵێن بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە و پەیوەندی بەوە هەیە کە هاوڵاتی تیا بەشداریەکە. ئێوە بە خۆتان نەزانن کە تەنهاش پنتێک، تەنها شوێنێک کە هاوڵاتی ئەتوانێت نەخشی هەبێ و دەستی تایە هەبێ بریتە لەوەی کە لە هەڵبژاردنە بەشداری بکە. ئەم هەڵبژاردنە پرۆسەیەکی گرنگی سیاسیە، وەکو دەگوترێت پرۆسەیەکی دیموکراسیە. تایە هاوڵاتی ئەتوانێت ئەو کەسەی کە خۆی ئێوێ و ئەو کەسەی کە با بڵێن لە چوارچێوەی پرۆگرام و بەرنامەکانیە خواستەکانی ئەو جێگیر بووە ئەتوانێت ئەو هەڵبژێرێ. بەڵام ئەم پرۆسەیە لە ئێستا پرۆسەیەکی با بڵێن بە دۆخێکی خراپە ڕوە و بە جۆرە لە جۆرەکان ینی هاوڵاتی گومانی کەوتۆتە سەری. ینی ئەرچی میدیا جارێککە ئەوەیە کە چۆن جارێککە ئومێد ببەخشێتەوە و جارێککە دڵنیامان کاتەوە لەوەی کە لە داهاتووە ئەگەر ینی ئەم پرۆسەیە لە ڕابردووە ناشرین کرابێ پێمان بڵێ زەمانەتی ئەومان بداتێت کە لە داهاتووە ئەم پرۆسەیە ئاوا ناشرین ناکرێت. ئەمە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان بێتەوە بە ئومێد بۆ خەڵک و خەڵک وا لێ بکە کە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و ئەو مافەی خۆی جێبەجێ بکە و لەو مافەی خۆی پێچێتەوە و ئەو مافەی خۆی پشتگوێ نەخا. حەزەکەم تەوەرەی دووەممان بەڕێزان لەسەر مەسەلەی ئومێد بەخشینەوە بێ و ڕۆکەمە بەڕێزکە حاجی فارۆخ تۆ بەرپرسی میدیایەکی گەورەیت. ئەم میدیایە بە میدیای کۆمەڵی ئیسلامیش ناوەبرێ و لە پشتیەوە پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە و لە داهاتوە ئێمە لە ڕێگای ئەم میدیایەوە پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی بیستین. قسەکە لەسەرەوەیە لە ئێستاوە ئێوە چ دەکەن بۆ ئەوەی کە لە یەکەم ئیشێک کە دەیکەن بریتی بێ لەوەی کە جارشکە ئومێد بە خەڵک ببەخشنەوە و چی دیکە ئەوەی کە تەزویر بەم ئاستە فراوان و بەم ئاستەیە گەورە کراوە واروە مناڵم تەزویر نەکراوە دیفاع لەوە ناکەین. بەڵام قسەکە لەسەرەوەیە ئەم تەزویرە جارێککە جگەرەوەی کە کراوە جارێککە لە ڕێگای میدیاوە کە دێتەوە ینی بە جۆرە لە جۆرەکان هەر بۆ خۆی نەئومێدێکی گەورە دروستەکە. قسەکەمان لەسەرەوەیە ئێوە چیەکەن لە ئایندەیە ئێوە ئەو ستراتیژەی کە تایە خەمی هاوڵاتی پێشەخەن و ئومێد بۆ هاوڵاتی جێڕنەوە ئەنجا دوایی دەخەونە خەمی ئەوەی کە پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی چۆن بڵاوکەنەوە. فەرموو. سوپاس. ڕێگەم پێ بدە بە پێشێکەکەم خەمە سەر هەندێک تاالق بێ لەسەر ئەگە کورد بێ سپاسانە زۆر بە کورتی بە تایبەتی ماوسەکەیوان. من پێم وایە وەک هەر دامەزراوەیەکی کە وەک هەر دەستگایەکی کە وەک هەر شتێکی کە ئەگەر بڵێم میدیایش وەک چەکێکی دووجەم سەر وایە وەکو چەکێکی دوو سەر وایە دەکەوێتە دەست ئەو کەسەی کە بەکاری دەهێنێ چۆن هەر شتێکی کە بەو کەسە دەیگۆڕێ کە بەکاری دێنێ میدیای ژوایە دەکرێت هەر ئەو میدیای کە ناوی پەیامە حاجی فاروخ و ستافەکەی بەڕێوەی دەبن
جۆرە لە میدیایەک بێ هەر هەمان ناو پاش ئێمە بکەوێتە دەست کەسی کە بە جۆری کە بەکاری بێنێ کەواتە لە ئەسڵا کەسەکان دەیگۆڕن کە لە پشتی میدیاکەون نەک میدیاکە بۆ خۆی بۆیە ناکرێمە بە شێوەیەکی ڕاها بڵێن میدیا ئەمڕۆ لە ناو کۆمەلگا کاریگەری خراپی هەیە نابەداخەوە زۆربەی زۆری ئەو میدیانە کەوتونەتە دەست خەڵقانێک کە دەیانەوێت کاریگەری خراپیانە بێ بەداخەوە لەم ڕۆوە بۆ نمونە دەڵێن میدیا خەڵکێکی فلان و فیسار ئاینی لە پشتەوەیە و ئەو میدیا دەجوڵێنێ یەکاکەم ئەگەر دەوڵەمەندەکانی جوولەکە دەیانەوێت میدیا بجوڵێنن لە بەرژەوەندی خۆیان با بفەرمونون دەوڵەمەندەکانی جیهانی ئیسلامیش پارە و سەرۆت و سامانەکانیان بخەنەگەر بۆی میدیایەک لە بەرژەوەندی ئاینی پیرۆزی ئیسلام بخرێتە گەڕ ناکرێت لە هەرێمی کوردستانە دووسێ میدیای ئیسلامی هەبێ بە فەقیرانە بڕۆن بڕێوە با ئەوانیش وەکو چۆن هەر سەرمایەدارێکی کە پرۆژەی میدیای خسۆتە گەڕ با دەوڵەمەندەکانیش لە خەمخۆری دین و نیشتمان و نەتەوەکانە ئەوانیش سەرۆت و سامانەکان بخەنەگەر بۆ میدیایەکی پابندی بە ئەخلاقی ئیسلامی جا بزانە ئەو کاتە میدیا نابێتە میدیایەکی خاوەن مۆڕاڵ ئەوە یەک دوو من پێم وایە گرفت لە هەرێمی کوردستانە میدیای فەرمی حیزب نییە و ئەو میدیا نییە کە خاوەنددارە دەبینی ئەو میدیایە کە میدیای حیزبی و خاوەنددارە پابندترین میدیایە میدیایەکی بە ئەخلاقە ئێمە گرفتەکەمان لە هەرێمی کوردستانە ئەو میدیای بێ خاوەنانەیە بە بینرا و بیسرا و سۆشیال میدیا و بواری ئەلکترۆنیەوە کە خاوەنیانە و نازانی کێ بەرپرسیارە لێیان بۆیە لە هەرێمی کوردستانە لەبەر بەرژەوەندی حیزبەکەیش بێ ناچارە بە ئەخلاقیەکان بپارێزێ بۆیە میدیای حیزبی لە هەرێمی کوردستانە من دەتوانم بڵێم تا ئەندازێکی زۆر میدیایەکی بە ئەخلاق و خاوەن پرەنسیپ و ڕێسای تایبەتی خۆیەتی خاڵێکی کەش کە ماوسەکەیوان ئاماژەی پێکرد ئەوەی کە لە میدیا دەردەچێ و پەخشی دەکات تا ئەندازەیەک هەڵیانجراوی ناو کۆمەلگایە لە ناو میدیای کوردەواری ئێمە بەداخەوە ئەوە پێڕۆ نەکراوە زۆربەی هەرە زۆری میدیا بێ خاوەنەکان کە حیزب خاوەنیان نییە تا ئەندازەیەک دەتوانم بڵێم میدیای سێبەرن ئەوەی کە پەخشی دەکەن هەڵیانجراوی کولتور و عادەتی کۆمەلگان کە لە ناو کۆمەلگەی کوردەواری ئێمە ئەو عادەت و کولتورانە نین ئەوتانێت تا ئەندازەیەکی زۆر خەریکە کاریگەری نەرێنی لەسەر کۆمەلگای ئێمە دروست دەکەن بۆیە دەکرێت ئێمە بە شێوەیەکی گشتی میدیا کە لە هەرێمی کوردستان هەیە و لە چواردەوری ئێمە پەیامەکانیان بڵاو دەکاتەوە پۆلێنیان کەین هەموو میدیا بە شێوەیەکی ڕەها نیشانی پرسیاری لە بەرامبەرادانەنین و بە وردی قسە لەسەر ئەو میدیانە بکەین کە بەبێ هیچ پرەنسیپێک بەبێ هیچ سانسۆرێک دەیانەوێت کولتور و عاداتی خەڵقی هەڵێنجراوی کۆمەڵی کولتور و عاداتێکە هەڵێنجراوی کولتور و عاداتێکن لە دەرەوەی ئێمە هێنراون و تا ئەندازەیەکی زۆر لە بەرەوەی کە لە ڕووی بوارە مرۆیەکەوە و لە ڕووی تواناداراییەکەوە دەتوانم بڵێم سەرۆت و سامانێکی باشیان لەبەردەسایە کاریگەریان تا ئەندازەیەکی زۆر لەسەر کۆمەلگا و خێزان دروست کردووە دێمە سەر بابەتەکەی باسی ئەوە کرد ببوورە ئەگەر لەوە بێکە ئێمە چینە سەرەوەی کە بزانین تۆ پرۆگرامت چییە بەنامە چییە بۆی کە منیش تقریبا ئەو شتەی ئاراستی کاک حاجی بکەم جەنابەت فەرمووت کە دەبێ ئێمە وەکو کەناڵی ئاسمانی پێم ئەو ستافەیە کە ئەتوانێت چۆن ئەو دەستگایە بەڕێوە ئەبە منیش لەگەڵتان بۆ ئەو بەو شێوازە بیر و بۆ چوونە بەڵام من ئەڵم ئەو ستافە بریتە لە هەردوو ڕەگەزماتە پیاویش و ئافرەتیش ئەتوانێت بەڕێوەی بەرێ من لێرە یەکشت ئەڵێم کە حەز ئەەکەم بە جەنابتی بڵێم کەمترین ئافرەت لە کەناڵی پێیان ئابینرێت کە ئەمە قسەی من یە قسەی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانێمە لەناو جەماوەرەین کە ئەو شتە زۆر باز ئەکرێ ناڵم کە کەناڵی پێیان بە جۆرێکە یعنی دژی ئەوەیە کە ئافرەت بێتە پێش نەخێرت من پێم وتی لەسەرەتەوە کە منێکێک ملوانی کە پێشتریش لە کەناڵی ئاسمانی پێیان ئیشم کردووە بەڵام ئەمە بە هەردوو ڕەگەزەکە ئەم گۆڕانکاریە دروست ئەبێ پرسم ببوورە مادام لقێک لە تۆ وەرگتمەوە تۆ دوایان بەرنامەیە ئامادەی بهلێرەیش بکەیت من لە ئێستا ینی بەڵێنی تەواوەتی نایم کە ئیش بکەم بۆ خۆم حەز ئەەکەم بەس هەندێک مەشاکیل و گیرگرفتی ترم هەیە ناتوانم بەڵێنی تەواو بدەم لە داهاتوە ئینشاءالله بزانین بەرەوکوێ ئەڕۆ لەبەر قسەکەم لەسەر ئەوەی ئافرەتیش ئەتوانێت ئەو گۆڕانکاریە دروستکەم ئێمە کێشەمان هەیە لە بواری میدیایە کاک حاجی بەڕێزان ئەوەیە کە
کەمترین ئافرەت زۆرترین ئافرەتمان هەیە لە باری ڕاگەاندنا کە خولیای ئەوە هەیە یاخود بڕوانامەیەکی هەیە لە باری ڕاگەاندنا بەڵام کەمترین دێتە پێش لەو بارەیە ئەمە زۆر گرفتێکی گەورەی دروست کردووە. ئێمە هەموو کەناڵەکانمان زۆرینیان پیا بەڕێوەی ئەبا ینی بەڕێوبەرە لەگە ڕێزم بۆ جەنابن کەم زۆر یعنی بە کەمی ئەبینرێت کە ئافرەتێک چۆن ئەڵێم بەڕێوبەری کەناڵێک بێ کامەش لە نەقسی خودی ئافرەتەکەیان نییە زۆر جارەمە ڕێگری بەرامبەرەکەیەتی یاخود خۆی بۆی ناگونجە یا هەر هۆکارێکی تر بێ مەبەستمەوەیە کە ئافرەت ئەتوانێت یا زۆر جار مشکلەی ئەومان هەیە لە کۆمەڵگەی ئێمەیە وای لێ هاتووە کە ئافرەت ئەگەر دەرکەوێ بە شێوازێکی چۆن ئەڵێ بابا ڕەهایی بڵێن بە شێوازێکی سێکسی تەماشا ئەکرێ ینی ئەم ئافرەتە وا ئەبینرێت کە عادی بخەنە سەر ئەو کەناڵە فڵان ئافرەتە بزانین ئەوە جوانە جلەکەی چۆنە حتا ئافرەت من خۆم قسە لەسەر ئەوە کرێت کە زۆر جار ئافرەتمان لە کەناڵی پێیان بۆ سەیری شێواز و جل و بەرگ و مەسەلەن شێوازی لەچکردن و مکیاج و هەموو ئەمانە پێوەر بووە بۆ ئەم ئافرەتە ینی ئافرەتان زیاتر ئەو هیناکەن لەگەڵ ئەوشەکە پیاوان ئەوە ئەەکەن بەڵام ئافرەتان لەنا ئافرەتانە ئەمە زۆر زۆرە ڕاستە بۆ میدیا و بۆ کاری میدیایی گرنگە ئافرەت جەمالەتێکی هەبێ ئەمە ناشارێتەوە ڕەنگە مامۆستایانیش با بزانن هەمومان نەزانین کە بەو جۆرەی پیاویش هەر بەو جۆرێ یان تۆ ناکرێت بە پاتاڵی بۆ نمونە دەربکەوی چ پیاو بێت چ ئافرەت بێ بەڵام زیاتر شتەکە زەقەکرێتەوە بەرامبەر بە ئافرەت کە ئەگەر بە ناشرین دەرکەوێ یعنی بینە حەزی ینی لەو کەناڵە نییە نەگەر ئافرەتێک جوان نەبێ بۆ نمونە جەمالەتی نەبێ ئەگەر جوان بێ بۆ منەگەر بەرنامەکەشی ناخۆش بێ هەر بە جۆرێک تەماشای ئەکا بە شێوازێکی چۆن ئەڵێ ئەوەی کە باسم کرد زۆر شێوازێکی نەشیاو تەماشا ئەکرێ بۆ ئێمە بە هەوڵ بین کە بە هەردوو لامان بتوانین کەناڵەکانی ڕاگەاندن بێنینە پێش بە تایبەتی لە کەناڵی ئاسمانی پێ دەست خۆش بێ بەس ببورن ئەگەر يعني بە ڕێزێک تعلیقی هەبوو یاخۆی ئیزافەیەکی هەبوو هیوادارم بە کورتی بێ بۆی ئێمە چەند کەسێکین لێکۆڵنەوەیەکمانەیە لەسەر بەشداری ئافرەت لە بەڕێوەبردنی میدیای کوردیە ئەمە هەر پەیوەندی نییە بە پەیامەوە و لە میدیای کوردیا کەمترین ڕێژەی ئافرەت ئەوەی کە شنۆخاوەتی ڕاستە بەڵام پێش ئەوەی کە ئێمە بیلۆکەینەوە بێت تێڕوانینمان بگۆڕین بۆ شتەکانیدا ئەجا پاشان ئەبێ هەمیشە من جارێک تقریبا 10 ساڵ پێش وتارێکم نووسی لە کاتە لە ڕۆژنامەی کۆمەڵ ینی ئینسان ئیعلام فرا جەمسەری دروستەکە ئاگاماری نەبێ ئێستا ئەگەر دیقەت بێ کاک حاجی لاشێ تێمگە هەمیشە ئەوەی کە ئەومە تەلەفۆن بۆ کاک حاجیەکری ئەو شتە جایز نیە ئەوە جایی لەسەر ئەوە تەلەفۆنی بۆ ناکرێ بڵێ یەکێ بڵێ سپۆنسەری بۆ بکەم ئەو بە خودهاچی لێرە بێ من کاتێ لەلای بوو لەگەڵ لای کاک حاجی جاریەوە 20 دقیقە لەسەرەوەی کە فڵان کەس ئەو کوشنەخان ژووتی نشکەکەی ئاوایە بۆیە ئەبێ ئێمە تێڕوانینمان بۆ کاری ئیعلام بگۆڕین پێش ئەوەی کە ئەبێ جارێک پێمەوە بێ کاری ئیعلام دروستە کاری ئیعلام واجبە کاری ئیعلام کارێکە پیرۆزە یعنی کارێکی پیشەیی و کارێکی تر کارێکە لە پێناو تەسقیقکردنی کۆمەڵگای لە پێناو هۆشیارکردنەوەی کۆمەڵگای ئەبێ ئێمە هەمیشە من ئەوە وتووە لە دووسێ مەجلیساوتومە پەیام پێش جەماوەری ئیسلامی کەوت پێش جەماوەرەکەی کەوت یعنی بەداخەوە پێش ئەوەی ئێمە بۆ خۆمان لە باگراوندی و لە تێڕوانین و بیکردنەوەی خۆمانە جارە هەندێک گۆڕانکاری بکەین لە ئەو تێڕوانینە سەلەفی کە پێی وایە بەداخەوەڵم بەداخەوە ئەو تێڕوانینە سەلەفی سلبی کە هەیە لە ناو ئیسلامیەکانە بۆ مەسەلەی ئافرەتی دەرکەوتنی و ئافرەت و مۆسیقاوانە ئەبێ جارە پێش ئەمە بگۆڕین بەڕاستیەکەی ئیش لەسەر ئەوە بکەین باش نۆخان و خوشکانی بەڕێزیکە بە دوواداچوون بکەن لەسەرەوەی کە ئاخۆ لەگەڵ لە کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیای کۆمەڵا وجودیان نییە هەر کەس تاوانبار بوو دەنگی لەسەر بەرزکەنەوە ئەمە یەکەم دوو ئەسڵ لە لای ئەمەوە نییە ڕێگە بە خوشک نەدەین ڕێگەی پێ دەدەین بەڵام ئایا چەنێ خوشکان ئامادەن ئامادەیانەیە ئەو لێبڕانەی کەوە و ئەو بۆ لوانانەی کە پیاوان پێیان دەکرێت و کوڕان پێیان دەکرێت ئەوانیش حزوریان نەبێ هەندێک جار بەداخەوە متمانیان بە خۆیان نییە ئەگەر نایەمە بۆ خۆمان نیگەرانی لەسەر و لاسەنگی کە لە میدیاکەی ئەمە هەیە بێمە سەرتەوە ڕئیسەکە کە سوودی لێوەربگرین بەداخەوە بێئومێدیەکی زۆر ڕووی لە هاوڵاتیان کردووە نەک لە دەرەنجامی ئەنجامەکانی هەڵبژاردننی 12/5 کە خەڵک باسی ساختە و ساختەکاری دەکات هەر پێشتریش ئێمە دەڵین لە هەڵبژاردنەکانی 12/5 نیسبەتێکی زۆر کەم چوونە بەدەمی سندوقەکانی دەنگدان بەداخەوە تا ئەندازەیەک ئیتر خەڵک ئەوەی فێرکراوە ئەوەی خراوەتە بەرچاو
تووشی ناومێدیەک بوو بەوەی کە هەڵبژاردنەکان ناتوانێت گۆڕانکاری دروست بکات. بەڵام من لێرە پرسیار دەکەم مەگەر بەدیلی هەڵبژاردن جگە لە هەڵبژاردن خۆی چییە؟ ئێمە دەبێ بەچی گۆڕانکاری بکەین؟ بەچی دەساودەستی دەسەڵات بکەین جگە لە هەڵبژاردن؟ ئایا دەکرێت جارێکە هێزولایەنە سیاسیەکان بۆ دەساودەستکردنی دەسەڵات بەر ببنە گیانی یەکتر و چەک و سیلا بەکاربێنن؟ نا. باشترین چەک بە دەستمانەوە سندوقەکانی دەنگدان و هەڵبژاردنە. دەبێت تەواوی میدیاکان میدیای ئێمە خۆمان لە ئێساوە دەست پێ دەکەین پێشتریش هەرەوە پەیاممان بووە. دەبێ ئەو هۆشیارە بدەینە خەڵقی کە ناومێت بووە لە گۆڕانکاریەک لەو هەموو معاناتەی کە ئێستا هاوڵاتیان بەدەست شێوازی بەڕێوەبردن و حکومداری لە هەرێمی کوردستانەوە بەسەری دەبن. باشە ئەگەر نەڕۆنە بەردەمی سندوقەکانی دەنگدان ئەگەر 27 ساڵ بەو شێوازە ژیانیان گوزەراندووە دەبێ 27 کەش هەروابی گوزارێنن. ئەگەر تازە ئێمە بۆ خۆمان قبولمان کردووە ژیانمان بەو شێوازە تێپەڕێ ئەی قبولمانە بۆ نەوەی ئایندەمان بۆ نەوەکانمان بە هەمان شێوە ژیان بەسەر بەرن؟ نا. دەبێت جارێکە ئومێد بدێنەوە خەڵقی دەبێت بەشداری هەڵبژاردنەکان بکەین چونکە هیچ بەدیلێکی کەمانیە جگە لە بەشداری هەڵبژاردن بۆ گۆڕانکاری. بەڵام خەڵکێک بێئومێدە لەوەی ساختە دەکرێت لە کام وڵاتە لە چی شوێنێکە هەیە ساختە نەکرێت. هیچ کەسێ ناتوانێت زەمانەتی ئەوە کە بڵێ لە 100% ڕێگەری لە هەنگاوەکانی ساختەکاری دەکرێت. ئەبێ ئێمە هۆشیاری بدەینە هاوڵاتیان کە بۆ خۆیان وایان لێبێ ساختە نەکەن. ئەنا ئەوەی کە دەسەڵاتە پەنا دەباتە بەر هەموو وەسیلەیەک ئەگەر نەیتوانی من بەکاربێنێ ئەوی کە بەکارێنێ مادە بەکارێنێ بەڵام دەبێت هاوڵاتیان ئەو هۆشیاریانیان هەبێ کە لە پێناوی ساختەکردنی خەڵقا خۆی تووشی بەرپرسیارەک نەکا. بۆیە بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیامەوە پلانی ئێمە لە ژێر ناوی دژ بە ناومێدی کۆمەڵی بەرنامەمان دەبێت کە جاری هۆشیاری بدەینەوە خەڵقی کە جگە لە چارەسەری هەڵبژاردنەوە جگە لە دەنگدان و پەنابردنە بەر سندوقەکانی دەنگدان هیچ چارەسەرێکمانی وەکوتم لە پێناوی گۆڕانکاری هەر دەبێ هەڵبژاردن بکەین. ئەگەر نا خۆ ناکرێت جارێکە بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو هێز و لایەنە سیاسیەکان بە هێز و بەچەک بیانەوێ دەسەڵات بگرنە دەستوە تەداولی سڵتە بکەن لە بەرامبەری یەکترا. ئەوە یەکێکە لە وەسیلەکانمان وەکو لە بدایەتی بەرنامەکەشە باسم کرد ئێمە وەک لە چوارچێوەی خۆمانە دەرخستنەوەی چالاکیەکانی خۆمان لە بواری پەرلەمانی و لە بواری حکومداری و لە بواری سیاستکردنا بەسە بەوەی کە بۆ هاوڵاتیانی بسەلمێنن ئەگەر متمانەتاندا بە ئێمە وەک وەزیرەکانی پێشومان حکومداری دەکەین. گەر متمانەتان پێماندا لە پەرلەمانە کۆمەڵە پرۆژەیەک پێشکەش دەکەن پەرلەمانتارەکانمان وەکو لە بەرنامەی لیستەکەمانە هێشتا بانگەشە دەستی پێ نەکردووە تا ئاماژەی پێ بکەم تەواوی بەرنامەی لیستەکەمان شتێکی تیانێک بەژەوەدی حیزبی تیاوێ کاکە لە ماوەی ڕابردووە وەرن بزانن ئەو وەزیرانەی ئێمە کە لە حکوومەت یاریێمە بەشدار بوون چەند کەسیان وەکو ئەندامی کۆمەڵ تاعین کردووە کەس لە بواری پەرلەمانیە چه پرۆژە یاسایەک هەوڵیان داوە دەربچێ و کاریان لەسەر کردووە کە بەژەوەندی حیزبی تیاوێ ئەگەر لایەنەکانی کە یاسایان بۆ بەژەوەندی مانەوەی خۆیان بوو بێ لە دەسەڵات پرۆژە یاساکانی پەرلەمانتارانی ئێمە لە پێناوی هاوڵاتیان نابووە بۆ ئەوەی دەستی دەسەڵات بگرێ و هاوڵاتیان مافی خۆیانیان پێ بدرێ دەی ئەگەر کۆمەڵی ئیسلامی زۆرترین دەنگی هێنا زۆرترین پەرلەمانتار دەباتە پەرلەمان و لە بەژەوەندی هاوڵاتیان زۆرترین پرۆژە یاسا دەردەکات لە ڕووی هەڵوێست و مەواقفە سیاسیەکانمانەوە کێشەی ئێمە لەگەڵ هەر لایەنێکی سیاسی کێشەی حیزبی خۆمان نییە کێشەی مافی جەماوەر و هاوڵاتیانە بۆیە پێویستە هاوڵاتی ئەو هۆشیاری هەبێەوە ئەو حەقیقەتە بزانێت کە کۆمەڵی ئیسلامی لە ڕووی پەرلەمانیەوە لە ڕووی حکومداریەوە و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دەستگاکانی ئێلامیەوە لە ڕووی هەر شتێک لە دەستی هاتبوو بێ ئەوەی ئێمە لە دەستمان هاتووە دامەزراندنی چەند نەخۆشخانەیەکە لە سلێمانی و لە هەڵەبجە و لە کەلار باشترین خزمەتمان بە هاوڵاتیان کردووە ئەنواع دەستگای خێرخوازیمانەیە لە نمونەی سۆمای چاوان و هاوار و بەخشین و لەوانەی کۆمەڵێ ناوی کەشەبێکە ناوەکەیان لەلای من نەزانراوێ ئێمە بۆ خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی
دەمانوێت بەشێک بین لە چارەسەرکردنی گرفتەکانی کۆمەلگا نامانوێت بۆ خۆشمان بەشێک بین لە گرفتەکانی کۆمەلگا و دەستگای ئەلامیەکەشمان بە هەمان شێوە نهاتوین تەنا خەڵک ناومێت بکەین ئەگەر گلەی و گازندەیەکمان کردبوو بێ لەسەر شێوازێکی بەڕێوەبردن بە دیلەکەیمان دەستنیشان کردووە ئەمە خراپ ئەمە چاکە کاتێک هەستمان کردووە لە ناو کۆمەلگای کوردەواریە کۆمەڵێ بەهای ئەخلاقی هەیە خەریکە دەشاوێنرێ بەدیلمان بۆ داناو لە بەرنامەکانمادا چارەسەریمان کردووە بۆیە دەستگای میدیایی ئێمە و ئیعلامی ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنەوە لە دەروی بانگەشەی هەڵبژاردن میدیایەکی هیوا بەخشە وەکو باسم کرد ئێمە میدیایەکی مژدەدەرین هیوا دەدەینەوە بە خەڵکی بەبێ ئەوەی کە خەڵکی تووشی ناومێدی و بێهیوایی بکەین دەمەوێت ئیزافەیەک بخەمە سەر قسەکانی کە حاجی فاروق و دوجارش ئێوە ئەگە بکرێ ینی با بڵێن تیشکی قسەی خۆتانی بخەنە سەر ئەویش ئەوەیە کە هاوڵاتی ئارگومنتێکی پێ یاخۆت هۆکارێکی بەدەستەوەی ئەڵێ چەند ساڵام هێزانە چیان کردووە ئەم هێزانی دەرەوەی دەسەڵات و بە زۆر بە ڕاشکاوی لە دەرەوەی یەکێتی و پارتی هێزەکانی تر چیان کردووە بەڵام کە سەیری واقعەکەی سیرەکەی ینی شت زۆر کراوە ینی بۆ نمونە هەر ئەو تەزویری کە ئێمە باسمان کردو کە خەڵکی ناومێت کردووە ینی تۆ سیرەکەی لە هەڵبژاردنی ساڵی 92 ئەم دوو هێزە 50 هەموو دەنجی هەرێمی کوردستانە بن بخۆیان بەڵام وەرە لەو بەروارە وەرە ینی بۆ دواوە هەتا کۆگەین بە ئێستا سەرێکن کە هێزەکانی تر دروستە بن و هێزەکانی تر ئیشەکەن و لەسەر هۆشیاری خەڵک و لەسەر هۆشیاری دیموکراسی قساکەن سەرەکەی جار بۆ جار باڵانسی ئەم هێزە سیاسیانە کەمە بێتەوە ینی لە کۆتاییە ئەوەی کە پێکوترێن نەتیجەی تەزویر نەتیجەی تەزویر ئەگەر وەرگرین تەزویر دوو هێز کردویانە کە ئەزانن بەرمەبنای ئەو ئیشانەی کە کردوانە ئەو گەندەڵ لێزۆرەی کە کردوانە لە نەتیجە جەماوریان بەدەستەوە نەماوە بۆیە لە ڕێگای هەتا ینی ئەم تەزویرە لە ڕێگای هاوڵاتیشەوە نەکراوە لە ڕێگای ئەلکترۆنیەوە کراوە ینی هەتا هاوڵاتی ئەوە بۆ سەبارەت بە قسەکەی کە حاجیش کەوتی بە هاوڵاتی هۆشیار بێ خۆی تەزویر نەکا بەزەم لە جاری ڕابردووە لە 12 هاوڵاتی تەزویری نەکردووە بەڵکو ینی ئەوەی ئەو هۆکارانە باشە کۆمپیوتەر کردێتی ئێستا ئەندام پەرلەمانی ئەلکترۆنیمانەیە ینی هیچ پەیوەندی بە هاوڵاتیەوە نییە هاوڵاتی پەنجەی بۆ نەکردوتە نامۆگرەکەەوە قسەکە لە هەڵبژاردننی سینوە دەنگدان هاوڵاتی زۆر باش هۆشیار بۆتەوە و تەنانەت باڵانس ئەو هێزانە زۆر دابەزیوە بۆە ئەم دابەزینە بۆ بە هۆکاری ئەوەی کەوان تەزویر بکەن کەواتە ئەم هێزانەی دەرەوەی دەسەڵات و ئەو میدیانەی کە مەسەلەن بۆن منە پێیان ناگوت لە میدیای دەسەڵات ئیشێکی زۆریان لەسەر هۆشیاری هاوڵاتی کردووە باڵانس ئەو هێزانە لە ڕووی جەماوری و لە دابەزینەیە قسەکە لەسەرەوە ئەمەیە ینی ئەمە نەتیجەیە ئەگەر ئەم نەتیجەیە وەرگین ینی بیکەین بە جێگای ئومێت بڵێن ئەم جارە مەسەلەن بۆن منە لە ڕێگای ئەلکترۆنیەوە توانیوانە تەزویر بکەن بەس ئەم جارە بۆ پەرلەمانی کوردستان ڕێگای ئەو تەزویرە گەورەیان نابێت چونکە ئەم جارە ئەم ئامێرە ئەلکترۆنیانە جارشکە نایەنەوە بەکار نایێنرێن و ئەوەی کە دەکرێت ینی ڕاستەکەی خۆشتان نەزان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەموو هێزە سیاسەکان دروست بووە بۆیە باڵانسێکی باش هەیە لە ئەمەیە من حەزەکەمە لەمەوە قسە لەسەرەوە بکەین تا چەند ینی تەزویر کە بووە بە مەترسیەکی گەورە لەسەر دەرونی هاوڵاتی تا چەند ئەلەم هەڵبژاردنەی داهاتووە هەچەنە پرسیارەکە سیاسیە ببورن تا چەند مەسەلەن بۆ منەمە دەتوانین بە جۆرە لە جۆرەکان بە هاوڵاتی بڵێن لە ئێستاوە بڵێن خەبنە بێ و تەزویرە گەورە ناکرێت بشکرێ بە نسبەی زۆر کەمەکرێت کە ڕەنگە ینی بە ئاوا بڵین نیسبەکان نەگۆڕێ یاخود با بڵێن باڵانسەکان نەگۆڕێت بە پێچوانەوە لەوانەیە ئەو حقیقەتێکیش دەرخە بۆ ئەو هێزە سیاسانە بەمەرجە گەگەر هاوڵاتی بەشداری بکە لەوانەیە باڵانسی ئەو هێزە سیاسانە بگەێنێتەوە حقیقەتی خۆی و بڵێ ئەو تەزویری کە لە ڕابردووە کردوتانە ئەلم هەڵبژاردنەوەرە ئەو حقیقەتەکەیەتی کە تۆ ئەوە دەنگن نێناوە مەمسەکاران حەزەکەم جەنابن کاک پەیوەند ئێمە بمانەوە نەمانەوە ئەوانەی کە لە بواری میدیای قسەکەن و لێکۆڵنەوەیان هەیە گەیشتونەتە قەناعەتێک کە ئەگەر میدیان نەتوانێت ئیقناع دروستکە لای بینەرەکەی فقط پارەت سەرفەکە هیچ بەهایەکی تر نییە جگە لە پارە سەرفکردن چونکە ئیقناع دروستکردن تاکە هەدەفی پەیامەکانەکە ئیگەێنی بۆەوەی بینەر بەم شێوەیە لێ بکەیت توانای دروستکردنی ئیقناعیش لەسەر ناوەڕۆکی پەیامەوەستێ لەسەر شێوازی ئیدارەی پەیامەکە ئەوەستێ
ڕیکلام یەکێکە لەو بابەت لەو پەیامانەی کە لە میدیایە بەردەوام بەگوێی خەڵکادرێ و بابەتێکی زۆر ئاڵۆزە کە میدیا و میدیاکار و لێکۆڵەرانی میدیایی ئیشی لەسەرەکەن هەر ئەمانیش نین کەسانی دەروون ناس کۆمەڵناس هەموو ئەمانە لەسەر ڕیکلام قساکەن پرۆسی هەڵبژاردنیش پرۆسەیەکی کاملەن سیاسیە لە هەرێمی کوردستانیش وتمان میدیاکانمان میدیای حیزبین کە من هەر لە ئەوڵەوە قەناعەتم وا بووە میدیای حیزبی ڕازگۆترە لەو میدیایی کە ناومان لێ نابوو سێبەر کە من دەتوانم بڵێم سپاس بۆ پرۆسی هەڵبژاردن بۆ پرۆسی سیاسی کە وردە نزیکمان نەکاتەوە مەرگی میدیای سێبەر لە هەرێمی کوردستانە ڕاگەێنین وردە نامێنێت چونکە خۆی تەبیعەتەن میدیای سێبەر تەمەنی کورتە خۆی ساخێتەوە خۆی زوو ساخە بێتەوە بەلایەکە هیوادارم ئەو مۆدێلە هەر نەیەتەوە هەرێمی کوردستان چونکە بەڕاستی زیانی سیاسی فەرهەنگی کۆمەڵاتی هەمووی زۆری لە کۆمەڵگای کوردی داون لە ڕیکلامە ئێمە کۆمەڵێک توێرمان هەیە کە ئیشی لەسەرکەین کە هیوادارم لە پرۆسی هەڵبژاردن و بانگەشی هەڵبژاردنە چ کاندیدەکان چه حیزبەکان بەردەوام ئیشی لەسەرکەن یەکێ لەوانە هەمیشە ڕێگری لە خرابوتن وتنی بەرامبەر بکەن کار لەسەر باشوتنی خۆیان بکەن یعنی خراببوونی بەرامبەر نەگۆڕنەوە بە باشوتنی خۆیان یەکێ لەوانەی کە ڕیکلامی هەڵبژاردن ئیشی لەسەرەکات هەمیشاڵێ خراپی ئەوانی تر بڵێ بۆەوەی خەڵک تۆ قبول بکە ئەم تەجروبەیە لە هەرێمی کوردستانە ئیجرا کرا و نەتیجەی باشی نەبوو باشتر وایە لە پرۆسی ئەم جارەیە کەسەکان باشی خۆیان بڵێن بۆ لەبەرەوەی فلاش باکێک بدەنەوە بە بینەرەکانیان ینی کاکفارۆ قەڵێ ئەمە پەرلەمانتارەکانمان بەم شێوەیان ئەم فلاش باکە بە بینەر بڵێیتەوە باشترە لەوەی کە بڵێ فلان کەس بەو شێوەیە بوو لەبەرەوەی خاڵێک نەخیتە نێو فەرهەنگی کۆمەلگاکەوە کە خراپ پێشتر لەلایەن چەند میدیایەکەوە کە بەردەوام ئەمە بڵێنەوە بێ بە قسەی زار و قسەی خۆشی ناو خەڵکو و حتا جۆرێکی لێبێ کە قسەی تەبیعیان بێ بەم قسانی کە ئەکرێن بەردەوام شکاندنی کەسەکان بێ شکاندنی کەسەکان نابێ بە سوودێک بۆ کۆمەلگا بەڵکو باش ئیشکردن نەبێتە سوودێک بۆ کۆمەلگا هەر پەرلەمانتارێک هەر حیزبێک هەر لیستێک کە پێشتر توانی بێتی کارێک بکە ئێستا شەرمەزار نەبێ لای خەڵک کە باسی بکاتەوە بە ئاسانی دروشمەکانی بە خەڵکەڵێ بۆ لەبەرەوەی تاکە کەسێک کە زۆر شەرمەزارە لە نێو کۆمەلگای کوردی و فەرەنگی کوردیا درۆزنە وانە ئەو دروشمانی کە حیزبێک ئێڵێتۆ دوایی بە درۆزن دەرەچێ ئیتر شەرمیەی گرێ ینی قەیرانی دروشمی بۆ دروستە بێ ناتوانێت بڵێتەوە بەڵام ئەو پەرلەمانتار و لیستی کە ئازایە هەمیشە سێرەکەی ئەعلامەکەی گەشترە لە ڕووی ڕیکلامەوە و دروسترە ڕابۆ لەبەرەوەی هەدیەیەکی پێ بۆ خەڵک قسەیەکی پێ بۆ خەڵک و کردەیەکیشی پێ بۆ خەڵک ئەمە لەلایەک هەر ئەم کردە و هەدیەیە ئەبێ بە جۆرێک لە ڕیکلام لەناو خەڵکا کە ئێمە بە ڕیکلامی ئەمواج ناویە بین ڕیکلامی شەپۆل کە لێرەیان نەخاوەن حیزب ڕۆڵی هەیە نەخاوەن لیست ڕۆڵی هەیە نەخاوەن کاڵا ڕۆڵی هەیە بەڵکو پەیام کار کاڵاکە خۆی ڕۆڵی هەیە لەناو ئەمەیە ڕیکلامی ئەمواج چییە بۆی لێ تێبگەین خانمێک شامپۆیەک لە بازارڕێکا کڕێ ینی کاڵایەکی کڕیوە باشە ئەم شامپۆیە بۆی باش بووە بەکاریەناوە سوودی لێبینیوە ئەم خانمە بە دراوسێکی ئەڵێ فلان شامپۆ باشە دراوسێکی کە زانێت کە ئەمە هیچ ئیسفادەیەک ناکات لە قازانجی ئەم شامپۆیە و هیچ پارەیەکی پێ نەدراوکەیەت ئەڵێ ئەمە باشە لە 100% تەسیر لەسەر کەسەکە دانێ بەڵام ئەگەر 100 جار ئەم کاڵایە لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی بڵێ وا باشە وا کوالیتی هەیە وا ئەوەیە بینەرە زانێ ئەم کەناڵە یەکەم پارە وەرەگرێت لە بەرامبەرەوەیە دووەم هەر تەبیعەتی ڕیکلام وایە پیا هەڵدانی تایە ینی ئەگەر لە ساڵ 25 باوەڕی پێ بکە باشە هەر لیستێک چ لە ناو حکوومەتە چ لە ناو پەرلەمانە کاڵایەکی لەم شێوەی دابێتە دەست خەڵک ئەبێت بە ڕیکلامێکی ئەمواج بۆی و ئەشتوانێت لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە بیکاتەوە من جوانترین ڕیکلام کە لەم وڵاتە دراوسیانەمانە بە یەکێک لە ڕیکلامەکانی ساڵ دەرچوو ڕیکلامی کۆمپانیایەکی گواستنەوە بوو کە ئەم فلاشباکەی بەکارێنا بۆ خەڵک ینی چی پێشکەش بە خەڵک کردبوو هیچی ناوێت ئەمەی پیشان خەڵکیایەوە خۆی بینیوێتی خۆی زانێت چی کراوە چی بووە بەڵام بیری خاتەوە یەکێک لە ڕێگەسەکانی ڕیکلامیشەوەیە کە بەردەوام ئەم شتە بە خەڵک بڵێتەوە بیری بخەیتەوە نەک بەردەوام درۆی بۆ بکەیت باش ئەو حیزبانەی کە جەنابەت باسی کرد کە بۆچی پەنابەنەبەر تەزویر بۆچی بە تەواوی توانایان لە ڕیکلامکردنە هێشتا تەزویرەکە پاڵپشتیانەکە ئەم دەردەیان هەیە کە کاڵایەکیان نییە جێگەی سوود بوو بێ بۆ خەڵک لەو مدەیە خەڵک وەکو ئەمواج باسی کاتەوە لە ناویەکە یا بیکا بە فلاشباک حتا خۆی شەرمەزارە بێ کە فلاشباکەی لێ دەیتەوە بۆ خەڵک یان بیری بخەیتەوە بڵێ کاکە ئەها ئەمە وتراوە ئەمە کراوە ئەمە بووە
هیچ لەوانە پێشکەش ناکاتەوە خۆی شەرمەزارە قەیرانی دروشمی هەیە و خەڵک تا ڕادەیەک و شیارە بمانەوێت نەمانەوێت بۆ لەبەرەوەی ئەم میدیایە چۆن لە دەستی منای میدیا دادگەر بووە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە چۆن لە دەستی ئەم حیزبایە لە دەستی منیشایە ئەمە ئەڵێ سبەینی خەڵک فلاشواکە بۆ لێداتەوە نابێ خۆت ینی ئەوەی کە پێشتر باسی کردا دەشنەوە ڕاستە ئەمە شکاندنی ئەخلاقەتی تایە بەڵام ئەبێ ئەو خەڵکە بزانێت توێشەکەی چی تایە ینی حیزبێک نابێ کاندیدێک بێنێ کە توێشەکەی هیچی تیانە و بیشی کا بە کەسی کاڵایەکی بە بەهرە و بە توانە و بەهێز بۆ بینەر کاکە میدیا لە دەستی خەڵکە هەیە خۆ میدیایەکی فەرمی نییە ئەم توێشەی خەڵکە کاتەوە بۆ بینەرەکان لەبەر ئەو کەناڵانە زۆر گرنگەکە ئەو سیستەمی ئەمواجە و ئەم سیستەمی فلاشباکە لە میدیانە بەکاربێنن اینجا ئەوەش کە ئێستا ئەکرێ و لە هەموو وڵاتێکیشان نموزەی هەیە و ئەشکرێت و واریدیشە ئەویش خودی ناساندنە ینی من ناکرێت نەڵێم کاندیدەکەم ئەوەیە و فلان و فیسارە چونکە خەڵک دارە نازانێت کێ کاندیدم بەس کۆمیسیۆن نەزانێت میدیا پیشانەیە کە کۆمیسیۆن کێ داناوە یان حیزبەکەی کاندید کردووە ئەوی تری کە لە دوای کاندیدەکەەوە هەیە ئەوەیە کە میدیا دەریەخە بەڵام من هیوادارم ئەو حاڵەتە خراپ و مادەنە خراپانەی کە میدیا پێشتر کردوێتی لە هەندێک میدیا کردویانە لە ناو فەرەنگی کوردیا دووبارە نەبێت و ئەنجا بیریشمان نەچێ میدیا نابێ بە هەموو شتێک لە کات لە هەڵبژاردنە میدیای پێشکەوتوو بەڵکو میدیای سنەتی نابێ فەرامۆش بکرێ ینی قسەکردن بە بەرامبەر خەڵکی گەڕان ئەمانە هەمووی واردە و لە هەڵبژاردنیشە هەیە ئەمانیش هەمووی ڕێکار و کاری تەندروستی خۆی هەیە جا نامەوێت زۆر کاتان لێ بگرم لەوەیە بەڵام بیرمان نەچێ هەڵبژاردن یەکێک لەو سوودانی بۆ میدیای گەیاندووە ئەوەیە کە میدیا سێبەرین هێشتەوە من زۆر پێی دڵخۆش باڵێ بە یارمەتی مامۆستا هەژار جارشکە حەزەکەم دیسان شنۆخان تۆ ئەزانی کە هەچەنە تۆ بڕیار نییە نوێنەری ئافرەتان بی لێرەوە لە قەزی ئافرەتان مەسەن بۆ من قسە بکەین ئێمە لێرە باس لە ڕۆڵی میدیا و لە ئەرکی میدیایە بەڵام تۆ ئەزانی کە ئافرەتانیش لە ئەو پرۆسە سیاسی ئێستا زۆر بەشدارنەوەی کە پێگوت لە ڕێگای هەڵبژاردنەوە تۆزانی کە کۆمەڵک پۆستی زۆر گرنگەیە جگە لە پەرلەمانی کوردستان لە ئاستی حکوومەت و بەڕێوەبردننی حکوومەت و لە ئیداراتە بە شێوەیەکی گشتی ئافرەتان باش پەڕیونە ناو ئەوەی کە پێگوترێ حکم و بەڕێوەبردن قسەکە لەسەر ئەوەیە جا کۆتامان هەیە کۆتاژێکێکە لە دەستکەوتەکانی مەسەن بۆ من ئافرەتانە قسەکە لەسەرەوەیە زۆرینەی لەوانەیە ئەوانی کە بەشداریەکەن هەم لە هەڵمەتی هەڵبژاردنە و هەم لە چوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان دیسان ئافرەتان بن قسەی ئێمە بە تەسەوری تۆ بۆ ئافرەتان بۆ خوشکان بۆ خاتونەکان چی بێ بەوەی کە ئەندازەیەک لەوانەیە ئەم ناومێدی لای ئەوانیش دیسان جارێککە گەڵاڵە بوو بێتەوە چونکە ئەوانیش دوجار تاکێکن لەو تاکی ئەو کۆمەلگای کە ئێمە ئێستا باسێکن ئەڵێن تاکێکی ناومێدمان هەیە قسەکە لەسەرەوەیە ئەی چۆن باسی ئەوە بکەین کە ئافرەتانیش جارشکە ئومێد بەخۆیان ببەخشنەوە و بەشداری ئەم پرۆسەیە کۆم پرۆسەیە بە گرنگ بزانەوە تەنانەت سەیری ئەو هینەشکەن سەیری ئەو مەساحە زۆرەش بکەن کەوان بەشداریان تیا کردووە وەکو وتمان لە پەرلەمان و لە حکوومەت و وەروە لە ئیدارەی وڵات هەیە بەڵێ وڵا بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارت بەمە پێم خۆشە لەسەر قسەکانی جەنابێت کە کردت تێبینی بچووکم هەیە بەس لەوە کرد کە حیزبە سیاسیەکان جەماوەریان بەتەواتی لە دەستداوە من پێم وایە هەموو حیزبێکی سیاسی بەش من نەمەوت لە دەستیان ناوە نەک بەو جۆرە آخر من عکسەوە من باوەڕم وایە جۆرێک لە متمانەبوونیان لە دەستداوە ئەمە تەواوە حەقیقەتە من نەڵێم کاک پەیوەند وای وتووە ئەگەر بڵێ بەو جۆرە بڵێن حیزبە سیاسیەکان بەشی خۆیان هەموو کەس یعنی هەموو حیزبێکی سیاسی جەماوەری هەیە بەڵام متمانی جەماوەر بوونیان لە دەستداوە ئەمە بۆ خۆی گرنگە ینی ئێمە دوو حیزبی سیاسی گەورەمان هەیە لە هەرێمی کوردستانە هەموو داهاتی هەرێمی کوردستان لە جەردەستیان هەیە و هەموو ئامادەکاریان کردووە بۆ کاندیدەکانیان ئێمە لە ساڵی نەوەتەکانە خولیەکەمی پەرلەمان ئەسڵەن هیچ حیزبێکی ئیسلامی تیا بەشداری نەکرد ئەسڵەن هەر بڕواشی پێ نەبووە بەڵام وردە واقع وای لێ کردووە کە بێتە پێشەوە حیزبی ئیسلامیەکانی بزودنەوەی ئیسلامی تیا بەشدار بوو بەڵێ بەڵام وای ڕاستە بەشدار بوو بەڵام مەبەستم ئەوەیە کە بەو شێوازە نهاتۆتە پێش بە تایبەتی ئەسڵەن لە مەسەلەی ئافرەتە ئەوە هەر
جۆرێک بۆ لەوەی کە نابێ وەکو بڤەی لێ هات بۆ ئەوکات بەڵام وردەوردە ئەمە گۆڕا بەوەی کە چۆن تۆ دەیتە پێشکاتە کاری ئیسلامی چییە لێرەیەوەتە حیزبە ئیسلامیەکان پێویستە ئەم جۆرە متمانەیە بگەڕێنە بە تایبەتی کۆمەڵ ئەتوانم لە ئێستا بڵام حیزبێکی سیاسی جەماوەریە کە توانویەتی متمانی جەماوەر بەدەست بهێنێ و کارەکانی لە 4 ساڵی ڕابردوو دو پێشووتری شاکە دیارە کە خەڵک متمانەی تەواوی بە ئیشوکارەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە بۆیە ئێمە لێرە شانازی پێویستە کۆمەڵی ئیسلامی شانازی بەوە بکا کە زۆر بە سنگ فراوانی و بە ئەوە بچێتە بەردەم سنوورەکانی دەنگدان و ئەندامەکانی و خەڵک بۆ جەماوەر ئەمە بەڕاستی بۆ خودی کۆمەڵی ئیسلامی گرنگە. لەسەر مەسلەی ئافرەتان بەڕاستی ئێمە هەر ئافرەت ناکەینە پێوەەر چونکە پیاویش و ئافرەتیش بێ ئەمەل بووە ئەو جۆرە متمانەی نەماوە. ئێمە بێ کارێک بکەین لە میدیایە ئەو متمانەیە بگەڕێنینەوە بۆ جەماوەر. ینی خەڵک ئێستا کە سەیری میدیا ئەکا جۆرێک لە ناومێدی بۆ دروست بووە حتا حەزی بە میدیاکانی ژنیە کەناڵ بۆ کەناڵ ئەی گۆڕێ ینی کامی پێی باش بێ بڵین زۆر جار جەماوەرمان هەیە ینی کەسمان هەیە لە ئەسڵان هەر بڕوای بەوە نییە کە سەیری هیچ کەناڵ بکات چونکە ئەوەندە ناڕازگۆی و ئەوەندە بێمتمانەی دروست بووە لە بینی جەماوەر و میدیایە حەزی بە بینینی میدیاش نییە. من پێم وایە بە شاهیدی کە ئەڵێم کە کەناڵی پیامی کێکلوانی کە توانیوێتی ئەو ڕۆڵە گرنگەی هەبێ ئەو کاریگەریی هەبێ کە توانیوێتی ئەو متمانەیە بگەڕێنێتەوە بۆ جەماوەر توانێتی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە لە هەموو ڕووەکانەوە چۆن ئەڵێ کارێکی وای کردووە کە جێی شانازی بێ بۆ خودی کۆمەلگا. پێویستە ئافرەتانیش بەڕاستی لەم خولەی پەرلەمانە کە سینۆیە بە دەنگ و جۆشێکی یعنی واوە بچنە بەردەم سنووقەکانی دەنگدان کە وەک مامۆستا من نمونەیەکی هێنایەوە لە شێوازی ڕێکلامە ئەمە هەروایە ئەگەر بڵێ لە ناو خودی ئافرەتانە بەڕاستی ئەمە زۆرە بەو جۆرەکە تۆ بۆ شتێک ڕێکلام ئەکەی ئەگەر من بێ هاوڕێکمی بدەم زیاتر تەئسیری هەیە فعلەن وایە ئەگەر من وەکو ئافرەتێک وەکو بڵێن ئەندامێکی کۆمەڵیان هەر وەکو کەسایەتیەک بچمە ناو جەماوەر گرنگترم لەوەی کە لە میدیای قسە بکەم بڵێم وەرن دەنگ بدەن بچنە سەر سنووقەکانی دەنگدان کاتە بێ من لێرەوە بچم چۆن ئەڵێ حملەی ماڵ و ماڵ بکەم یعنی ئەو خەڵکی کە متمانەی لە دەستدا ئەو خەڵکی کە دڵی ێشا ئەو خەڵکی کە بڕوای کە ئیتر بە بانگەشی هەڵبژاردن و بە دەنگدان و بە ئەوە نەماوە کە پێشتریش ئێمە جۆرێک لە بێمتمانەی دروست بوو کاک حاجی باسی کرد ئێستا ئەو عنی بێمتمانەیە زیاتر بووە ئایا ئێمە دەستەوسان دانیشین بەو جۆرەی کە هیچ شتێک نەکەین یاخود ئەوە بێ کە کاریگەریمان هەبێت لەسەر جەماوە کە کاریگەریمان هەبێت لەسەر ئافرەتان کە هەوڵ بین کە لەم بانگەشەی هەڵبژاردنەیە خەڵک جۆرێک متمانی ینی بۆ بگەڕێنینەوە کە بەشداری لەوەیە بکات. شتێکی تر کەمێ بڵێم لە میدیاکانە من حەز دەکەم بەڕاستی لە کەناڵی ئاسمانی پەیامە جۆرێک ینی ناڵم لێرە هەیە لە هەموو کەناڵەکانە هەیە چۆن ئەڵی تەقلیدی ئەکرێ لە هەندێک کەناڵە لە زۆربەی کەناڵەکانە ئێمە هەوڵ بین ئەو شێوازێکی تازە بێنینە پێش بمانەوێت لە بانکەشە هەڵبژاردنەکانە ئەوەی کە سەرنجی جەماوەڕەوەی کە سەرنجی خەڵکی ڕائکێشێ جۆرێکی تازە لە میدیای کوردیا بێنینە پێش کە خەڵک چۆن بتوانین ئەو متمانەی بۆ بگەڕێنەوە لە ڕێی میدیاکانەوە ئیشی لەسەر بکەین. هەڵبەت من تەرکیزم زیاتر لەسەرەوە بوو وتم کاریگەری گوتاری ئەم هێزانەی دەرەوەی دەسەڵات بە شێوەیەکی گشتی وتم کاریگەر بووە ینی لانی کە وتم ئەو باڵانسەی تێکاوە و هەروەها توانیوێتی لە 50 بە 50 و لە 50 بە 50 ئەم باڵانسە زۆر بێنێتە خوارەوە تا ئاستی باڵانسی هێزەکانی ناو دەسەڵات ئەوە نەکەم کاتەوە کە دوایی پەنابەرنەبەر تەزویر لە ناچاریە ینی قسەکە زۆرتر لەسەر ئەمە بوو کە من ئەمەم بە هیوابەخش یا بە خەڵک وتم ینی ئەمە پێویستی بەوە نیە خۆیان ڕیکلامی ئەوان بۆ شاردنەوەی و تەزویرەیەکی یەکەن نەک بۆ خۆ بەیانکردنە ینی ئەم ڕیکلامە عەزیمانە کە ئەکرێ سوودی چارەکێکی تەزویرەکەی بۆ ئەو نییە ینی ئەم تەزویرەی پێشارێتەوە ئەڵێ من بەم ڕیکلامە گەورەیە شتێکی مباح هەیە حەزەکەم دوایی مامۆستا هەژاریش قسە بکات لەسەرەوە شتێک هەیە لە ڕوانگەی فکریە وەڵێ ئەگەر ویستت دەسەڵاتێک بگۆڕی پێویستە ئیجماعەکەی تێک بی ئەمە ینی لە ڕوانگەی سیاسی ئەمە شتێکی زۆر مباحە مەبەستمان لە ئیجماع چییە تۆ تەسەور کە لە ساڵانی ڕابردووە ئەم هێزانەی ناو دەسەڵات چیان کردووە بۆ ئەوەی کە ئیجماعێکی گشتی دروستکەن یعنی باوەڕم پێ بکەن لە لوق و لە کۆمیتەکان زۆر جار مەسەلەن منە پارەی بێوەژنانە و چوزانم ینی کەم ئەندام و نازانم فڵان و ویساریان داوە لە پێناوی چییە
کە زۆر جار ئەنێ ئەمە شتە دروست نەبووە لە کاتێک ئامەسەنە بۆ نمایشی حکوومەتە یعنی لە پێناوی چیە مە بەس خۆشی ئەزانێ کە ئەمە دەنگ ناکڕێ ئەزانی بەبەست دەنگ سیفەتێکی هێنا قسەکەمان لەسەر ئیجماعە لەسەرەوەی چۆن ئیجماع بەڵام من باوەڕم وایە کە هێزە سیاسەکانی دەرەوەی دەسەڵات ینی ئەم گوتارەی کەیهان بووە ئەم گوتارە زۆر کاریگەر بووە توانوێتکی ئیجماعەکە تێک بە ینی سێریکە کەس ئەفو کاکشە حزبی وا هەبووە کە بەیانی یان سەرژمێری موچەخۆرانی خۆیەکە لە ناوچەیەکە هێندەی ئەوانە دەنگ نایەنێتەوە بەڵام ئامادەیە موچێش بە بۆەوەی لە بەرامبەری ئەگەر کارێکی کرد دەنگەکانی گەیشتەوە بە موچەخۆرەکەی چ لە ڕێ دەنگەوە نەبێت لە ڕێکارێکی تر بێ ئەمە مبەڕیر بێ بەدەستیەوە زۆر باشە مامۆستاژار چەند خولەکێکم ماوە ئەگەر جەنابی شێت قسەکانی خۆ باش بەڵێنی قسەکان لەسەر ئومێد بەس پێشەوە شێوازەکانی یەقناعوەکو مامۆستا کاروان ئاماژەی پێکرد ئەوە ڕازیکردنی جەماوەر کە چۆن دەنگ دەریا جەماوەر ڕازی بکەی دەنگ بدایە پشێ بۆ پرۆسی دەنگدان بەڕاستی نزیکەی بیسی شێوازە یا هەندێک لە توێژەرانی میدیا ئەی بەشن بە 50 شێوازەوە ینی لەوانە تیکرار ینی ئەو گرنگە کەناڵە میدیاکان وەکو پەیام و کەناڵەکانی تر ئیش لەسەر تیکرار بکەن هەندێک هەدە بەس فاسیلە دروستکەن هەمیشە تیکراری لێ بکەنوانە بۆی لا شعوری خەڵکە لە نەستی خەڵکە ئەمە بچەسپێ کە ئەم پەرلەمانتارەی کۆمەڵچی کردووە حتمما ئیشی باشیان کردووە ئیشی چاشیان کردووە لە ئەنجومەنە خۆجیەکان لە پەرلەمانی عێراق جێگای دەستخۆشیە کە ینی کار لەسەر تیکرار بکرێت فاسیلە دروست کرێ و بەردەوام لێ درێتەوە خاڵێکی تر ینی جوڵاندنی عاتیفە زۆربەی کەس کە قساکە ئەڵێ ئێمە ئێمە لەگەڵ عقلی خەڵکا قساکەین بەڵام هەڵبژاردن پێچەوانەیە لەگەڵ عاتیفی خەڵکە بێ قسە بکەی هەتا عاتیفی خەڵک نەجوانی خەڵکی دەنگت پێ نادە بۆیە زۆر گرنگە هەڵبژاردن پرۆسێشی عقلانی نییە هەڵبژاردن تێکەڵاوبوونی هەست و نوێست و شعوری خەڵکە بەیەکەوە سەرێکی کابرایەکی دکتۆرای هەیە سەرێکی بەلاتە بێ لەسەر سیارێک دەرەکەی و پڕێ و دەرهێنێ و یا عەمیدی زانکۆیەکە مامۆستاکاران لەواشێ بزانن عەمیدی زانکۆیەکە یا مەسەلەن بەڕێوەبەرێکە محافظێکە کە ئاسێکی یعنی سەقافی بەرزیشێ خەڵک هەیە مەسەلەن خۆی وەکو بێلایەن نەساندووە کەچی سەرێکی لە تەلەڤیزیۆنێکەوە دەرەکەی قسە لەسەر ئەو شتانەکە بۆیە زۆر گرنگە ئەم کەناڵانە جوڵاندنی عاتیفەی خەڵک بە بارێکی باشە و خاڵێکی تر بەڕاستی مامۆستاکارانی کەمی ئاماژەی پێدا ناوەڕۆکی پەیامەکان بەڕاستی ناوەڕۆکی باش بن بۆی کە کاریگەری لەسەر خەڵک دروستکە هەتا تۆ ئەو جا چی ئەیگەێنێ تۆ کاندی یەگەهینتە پێشەوە ئەبێ پێشتر خۆت تدریب پێکرێت تەمرینی پێکردی بێ پەیامێکی جوانی پێفێرکەی پێ بنووسیتەوە بیڵێ کە کاریگەری لەسەر خەڵک دروستکە ئێستا لە هەندێک کاندیت هەیە دێتە سەر تەلەڤیزیۆنەکان بە بێجیاوازی هەموو ئایدیەکانەوە هەموو تەلەڤیزیۆنەکان هەکەنەکان خەڵک بێتاقەتە بەژووری بگرێت بۆیە زۆر گرنگە تۆ ناوەڕۆکی پەیام زۆر گرنگە و خاڵێکی تر بەڕاستی وەڵامدانەوەی پروپاگەندا زۆر جار ئێمە بینین کەناڵەکانی تر پروپاگەنداکەن بۆ هێزێکی تر بۆ منە پێشتر ئەمان بینی لە حەدو هەفتە سێ هەفتە پێش مانگی پێشتا چی بۆ کۆمەڵی ئیسلامی کرا لەلایەن هێزێکی دیاریکراوە کوردستانەوە وانە بۆیە زۆر گرنگە ئەم کەناڵی پەیامە وەڵامی بۆ پروپاگەندەکان هەبێت ئەگەر پێشتر بەرنامەی هەبوو دووبارەی کاتەوە بۆی و خاڵێکی تر بەڕاستی جوڵاندنی ڕایگشتی وەکوی ئەمە وەڵامی ئەو پرسیارەی تۆشە کە ئێمە چۆن بتوانین دەستە جەمعیت دروست لەگەڵ هێزەکانی ترا ڕایگشتی لاوان و ئافرەتان بجوڵین کاری لەسەرکەین کۆڕ و سیمینارات بکەین کورتە ڤیدۆیی لە کتۆڕە کۆمەڵایەتەکان هەبێ مەسەلەن کۆبوونەوەی گشتی هەبێت کە زۆر هێزە سیاسەکانی ئەوروپا زۆر لەسەر کاریگەری ئیش لەسەر کۆبوونەوەی گشتیەکەن پرۆسەی دەرگا بە دەرگا هەبێت نامی کورتەنامە هەبێ هەموو ئەمانەوە ئەکا کە خەڵک ئەوەی بۆ بژێڕێتەوە ینی ئومێدی بۆ بژێڕێتەوە بەڕاستی هینا بەم شێوازەیە ئێستا منیش لەو قەناعەتیان بڵێ قسەکەی تۆ تەواوە ئەم هێزانەی دەرەوەی دوو هێزە سیاسەکە دەرەوەی یەکێتی پارتی ئیشی باشیان کردووە بە دەلیلی ئەوەی کە ئەو هەموو وەکو جەنابەت وتە لە ساڵی 92 50 بوو ئەی ئێستا کە ینی دەنگێکی زۆر کەمیان هێناوە لە چاو 92 بەراوردی ئەمە ئیش و کاری بەردەوامە بەڵام ئەخوازرێ ئیشی باشتر بکرێ کاری لەسەر بکرێ ڕایگشتی بجوڵێنێ بەڕاستی بە تایبەتی و ئەنجا هاشتاکێ بێ لە تەلەڤیزیۆنەکە بەردەوام هاشتاکە لێ بدرێتەوە بەرەوەی کاک حاجی وتی بەرە ئومێدی یا مەسەلەن دژ بە ناومێدی شتێکی زۆر چاکە مقابلەی خەڵکانە بگرێ کە مەسەلەن نووسەرن ڕۆشنبیرن لەو بوارەیە ئیژەکەن بۆی بە هەمومان هەوڵ بدەین ئەم وەزع بینەوە سەر ڕێڕەوە ئاسایەکەی خۆی ئینا خۆ کاک پەیوەندە ئەوروپا لە دنیای خوا ئەوانەی کە ئەو وڵاتانەی کە کابرا وڵاتی خوا پێدا و دنیای هەموو شتەکان لەسەر ڕێڕەوی خۆیتی بایکۆ شتێکی تەبیعیە بایکۆت بەڵام ئەم خەڵکی ئێمە بایکۆتەکە شتێکی ناتەبیعیە بۆچی چونکە بۆچی بایکۆتەکەی ڕەت فعلێکە لەبەر ئەو تەزویرێکی کراکە لە 12 پێنج بوو ینی
هیوادارم ئەم جاریان بە هەر هەمومان کارێ بکەین کە ڕەتفعلێکی عقلانە و ڕەتفعلێکی باشمان هەبێ بۆی کە وەڵامی تەجویدچەکەمینەوە وەڵامی ئەو بڕۆسە بێنێ کە لە 12 کاتێکی زۆر زۆر کەماوەڵەوە دوو خولەکە ڕاستی زۆر باش چوونەتە پێش و جێدەستیان دیارە بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان و زۆرتر دیفاع بوو لە ئەوەی کە دیارە نمونونەکانمان دیارن کە لە پەرلەمانی کوردستانە دوو ئافرەتمانەیە نەجیبەخان و شکریەخان لە پارێزگاکانە ئەوە چناخانمان هەیە لەگەڵ میدیاخانە بەڕاستی جێدەستیان دیارە کاری باشیان کردو ئێمە ئەمانەوێت لە ناوەندی بڕیارە زیاتر بەشداری بکەن و ئەم کۆتایش ینی کۆتان نامێنێ ینی ئافرەت بە دەنگی خۆی بچێتە پێشەوە ئەمە گرنگە بۆ ئێمە کاک حاجی بەس مەجای کۆمنت یەک کۆمنتی کورد ئەنی پێویستە هاوڵاتی بزانێ ئەگەر پەنابردنە بەر کاری ساختە لەلایەن هەندێک حیزب و لایەنی سیاسیەوە هۆکارە بۆ ساردکردنەوەی خەڵکی کە نەچێ بۆ دەنگدان لە ڕاستیە ئەو ساردبوونەوە فرسەتێکی زیاتر بۆ کاری ساختە دەخاتە بەردەمی ئەو هێز و لایەنە سیاسیانە بۆیە داوام وایە هیچ کام و هیچ کەس لە هاوڵاتیان بیر لەوە نەکەنەوە ئەوە ناومێت بن لە بەرەوەی ساختە دەکرێت ناڕۆن بۆ دەنگدان بەڵکو ئەو نەڕۆشتنە یارمەتیدانی ئەو لایەنانەیە بە شێوەیەک لە شێوەکان بۆەوەی ساختە بکەن چونکە سوود لە دەنگی ئەو و مافی ئەو و لە کارتەکەی ئەو وەردەگرن بۆی ساختەی پێ بکەن لە کۆتایی ئەم مێزگردەیە زۆر سپاس بۆ بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای کۆمەڵ و هەروەها بۆ بەڕێز مامۆستا هەژار هاتم توێژەر لە بواری میدیای ئەلکترۆنی و هەروەها کاک کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ بۆ بورە مامۆستا کاروان و شنۆ عەبدوڵڵا پێنجوێنی میدیاکار دەستان خۆش بێ و زۆر سپاس.